عزیزان و خۆشەویستانم بۆ دەستکەوتنی یاریەکان بە نرخێکی گونجاو جگەلەوەی کە یاری بە ئۆنلاین دەتوانی هەر یاریەکە بدبێ بە نرخێکی هەنزان لەسەر پلەیستیشن بێ ئەکسبۆکس بەدەستی بخەی دەتوانی ئاکشن فیگەریش بەدەست بخەیت. ئاکشن فیگەر واتە ئەو جۆرە هەیکەلە بچووکانەی کەوا کاراکتەرەکانی دنیای ڤیدیۆ گەیمە ئەجە فیلمە جە هەر دانەیەکیان هەبی دەتوانین لایەن بەدەست بکەوی. ئەویش لە ڕێگەی شاهان گەیمە کە دوکانێکی خۆشەویستن لە شاری پێنجوێنی خۆشەویست هەر شتێکت دەوێت لە دنیای ڤیدیۆ گەیم لای ئەوان بەدەست دەکەیەوە. بنەوە ئاکشن فیگەرەی کریتۆسی کەشەکی گەلەگەل هەجوانە من دانەیەکم هەیە بخۆم پێماوی کە دیتە ئەو لایەن دەیبینن ئەوەتەیە بەڵام نەمکردەوە ئەڵۆکە خۆی هەشتیتمەوە لۆ کاتێکی مەسەن مستقبل ئینشاڵە دەیکەمەوە یاخود لەو شێوازە ئەوەی واجدۆگی بی وەجگە لەوانش یاری کلاسیکیان هەیە بۆ منە یاری دێ بۆ ئەکسبۆکس 360 یاری دەوێت لە بۆ پلەیستیشن 2 لە بۆ پلەیستیشن 1 نوسخی ئەسڵیان هەیە بۆ کەسانێک کەوە کۆلێکتەرن دەتوان ئەو جۆرە شتە نازدارانەی دنیای ڤیدیۆ گەیم وەکو دەبینم من تۆزێک کۆلێکتەرین تێدا بەڵام زۆریش نا بەڵام ئەگەر حەز بکەم دەست پێ بکەم ئینشاءڵڵە پەیوەندی بە شاهان گەیم دەکەم هەندێک لەو شتانە بەرز بخەم بە تایبەتی یاریەکانی پلەیستیشن 2 ئەکسبۆکس 360 زۆر ناوازەیە بەدەستیان بخەیتەنان یاریێکی وینی لێڤنی نۆت و هەفتیان هەیە کە تۆپانی نۆت و هەفت زۆر بەناو بانگە وا بێگومان داشکانی یاریەکانی لەسەر پلەیستیشن و ئەکسبۆکس ئێستا زۆر باشە داشکانێکی گەورە کراوە بۆ بنەیاری میدڕەنە دەتوانانی بە 2000 دینار فارکرای بە 3000 دینار مترۆ ئەکزۆدەس بە 2000 یاریش وەکو یاکوزا لاگە دراگن بە 5000 هەشتەکەتدان دەوێت لە دنیای ڤیدیۆ گەیم پەیوەندیان پێ بکەن وەروە یاری فیفاش لە مەفتەیە لەسەر پلەیستیشن پلس بەردەستە بۆ تکا دەکەم پەیوەندیان پێ بکەم بۆ ئەکاونتێکی پلەیستیشن پلس وەرگرن بەرخێکی گەلە هەرزان یاری فیفا FC24 تاقی بکەنەوە دووبارە سپاس بۆ شاهان گەیم بۆ سپۆنسەریکردنی ئەم ئەڵقەی پرۆگرامی سفرێکژیری و تەواوی زانیاریەکانی شاهان گەیم لە دیسکریپشن دادەنێم فەیسبووکیان ئینستاگرامیان هەر شوێنێک کە سوشەڵ میدیا بەکاردێنین توانین بیان دۆستەوە یا خۆ ژمارە مۆبایلەن دادنێم گەیاندنیشیان هەیە بۆ هەموو کوردستان. گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵقەی ژمارە 200 ژیری زۆر خۆم بەخۆشحاڵ دەزانم گەیشتینە ئەڵقەی ژمارە 200 بگومان سەر شێتانەوە بیر بکەمەوە کەوا 200 دانە هەفتەیە من و ئێوە بێکەوە زانیاری دەگۆڕینەوە لە بواری ڤیدیۆ گەیم یەکجار خۆم بەخۆشحاڵ دەزانم بەڕاستی ژمارە 200 زۆرە یعنی بیرمە دەکردو بەرنامەی ئەوەندە سەرکەوتوبی ئەو پۆدکاستە ئەوەندە سەرکەوتوبی بەڵام سەرکەوتووە سەرکەوتنەکەشی بە ئەو دەگرێتەوە کەەوە ئێوەی خۆشەویست هەموو هەفتەیەک سیر دەکەم بینەری پرۆگرام زۆر باشە سپۆنسەری باشمان هەیە بەردەوام وا دەکەکەوە کارەکە بەرەو پێش بڕوە و هەر هەموومان بێکەوە ڕۆشنبیر بنیۆ لە جیهانی ڤیدیۆ گەیم دەزانم کاتی ئیمتیحاناتە لەوانەیە کاتێکی باشی خۆت تەرخام گەی بۆ پرۆگرامە کاتان لێ ناکوژم تکا دەکەم دگمەی لایک سەبسکرایب لە بیر مەکەن و بارەس پێ بکەین. لەم هەفتەیە چەند یاریەک بڵاوکرانەوە یەکێک لەو یاریانەی کە تەواو جیاوازە بەناوی ئیندیکەیە پێم وابی چەند هەفتەیەک پێشتر لە پرۆگرام باسم کرد کە یەکەم تڕێلەری بە بڵاوکریا بەڵام ئێستا بڵاوکرێەوە یاریێکی تەواو جیاوازە یاریێکی تەواو ئاینیە ئاینی کریسیانیە نەک مەڵێن ئاینی ئیسلام ئاینی کریسیانیە باسی چەند نەنێک دەکە نانواتە ڕاهیبەیەک دەکەکەوە هێز و پاوەر و توانایان لە ڕێگەی ئیمانەوەیە مەزرە لە زیاتی ئەوەی لە جیهانی یاریەکان بۆ منە چەک و دەمانچە بەکاربین ئەوانە هێزی ئیمانیان هەیە دەتوانن دژمنەکان لەناو بن شتێک سەرنجاکێش و جیاواز دیارە و یاریش ترسناکیشە و گرافیشی زۆر جوانە و یاریەکە ئێستا لەسەر PC بەردەست بووە نمرێ 79 هەیە کە نمرێکی زۆر باشە تاوەکو ئێستا لە بۆ PlayStation 5 و Xbox Series دیار نییە کەی بەردەست دەبی بەڵام کاتێکە بەردەستکرا ئینشاءڵڵا قسەی لەسەر دەکەین. یاری Sea of Thieves لەم هەفتەیە لەسەر PlayStation 5 بڵاوکرایەوە و سەپۆرتێکی گەورەی کرا بەڕاستی لەلایەن گەیمەرانی PlayStation تەنانەت ڕۆژنامە نووسەکانیش بەدڵیان بوو تەمشە. یاریەکە پێشتر لەسەر Xbox One بڵاوکرایەوە نمرەی 69 لە سەدی هەیە تاوەکو ئێستا کە 78 کەس ریڤیو کردێ گەیمەران بەگشتی 5.5 پێدای لەسەر Xbox One. یاریەکە لەسەر Xbox Series X تاوەکو ئێستا ریڤیوی زۆری بوو نەکرا پێم یەک کەس کردی بەڵام ژمارەمان نییە لە Metacritic چونکە ژمارەی کەسە ریڤیویان کردیان زۆر کەمە بەڵام نزیکی 6 کەسێک لە ئۆنلاین ڕخنەگران یاریەکەیان ریڤیو کرد لە بۆ گەیمەرانی PlayStation 5 کە لە مەفتەیە بەردەست بوو کە یاری شتابەتی Xbox یاریەکە 88 هەیە واتە ئەو یاریەکە سەرتا بڵاوکرێت Xbox One ئێستا زۆر گۆڕانکاری بەسەرداهاتوە زۆر باشتر کراوە و دڵخۆشم کەوا یاریی Xbox لەلایەن گەیمەرانی PlayStation بەو شێوە سەپۆرت دەکرێت لەبەرەوەی گەیمەرانی PlayStation لە ئۆنلاین سەپۆرتێکی گەوری ئەو یاریان کردنیەوەتە بە خێراتێکی گەوری بۆ کرێ ئەوەش مانای ئەوەیەکەوە گەیمەرانی هەردوو لە حەز دەکەن یاری هەردوو لە تاقی بکەنەوە بەڵام لەوانەیە هەموو کەسێک هەموو کۆنسۆڵێکی نەبێت. بابەتی زۆرمان هەیە ئەمڕۆ باسی داهاتوی Xbox بکەین بۆ تا کۆتایی تکە بینەر بن. یاریێکی نوێی مۆتۆر سکیل بڵاوکرایەوە چێبڕچێ مۆتۆر بەناوی مۆتۆر GP24 پێما بێ و یاریە زۆر بەناو بانگە پێویستی بە وەسف نییە یاچێکە دەتوان بڵێم
جگەلەوە دوودانە یاری دیکەمان هەیە لەسەر چێبرچەی مۆتۆر چکە پێشتر زۆر بەناوبانگ بەڵام ئێستا نەماون کەمن بەڵام ئەو یاریە پێشوازەکان زۆر باشبی نمرێ 78 هەیە بەڕاستی ئەو جۆرە یاریە لەوانەیە هەمومان پارەی پێ نەدەین بۆ کەسانی کە عاشقی و جۆرە یاریانە نیە بەڵام لە ڕێگەی پلەیستیشن پڵەس یاخود گەیم پاس وەری بگرین تاقیکەینەوە زۆر خۆش دەبێت. یاریشی نوێژ لە بۆ سویچ بەردەستخرا بە ناوی Endless Ocean Luminous کە نمرەکانی زۆر باش نییە 63 هەیە بەڵام بەگشتی دەڵێن یاریەکە شاین تاقیکردنەوەی گەرچی هەندێک کێشەی تەکنیشی هەیە. یاریەکانی پلەیستیشن پڵەس لە بۆ مانجی 5 شراکران بۆ کەسانی کەوا تاوەکو ئێستا فیفایان نەکڕی بوو یاخود FC 24 نەکڕیان لەم مانگە بەخۆڕایی وەردەگرن ئەگەر بێگومان ئەگەر پلس بەکاربێنی کە پێم مابیل لە یەک دوو مانجی دیکەش دێتە سەر گەیم پاسیش بەڵام سەر لەسەر پلەیستیشن پڵەس لە مانگە لە مانجی 5 بەردەست دەبی هەریەکە لە یاریەکانی FC24 Ghost Runner 2 کە زۆر باشی باسی دەکەن وەروای یاری تونیک کە زۆربەی گەیمەران لە سوشال میدیا بە تایبەتی لە جیهان هەمویان ڕەکەمەند و پێشنیازی یاری تونیک دەکەن کە دەڵێن یەکێکە لە یاری ناوازەکان و شاین تاکردنەوە 100 و یاری چوارەمیش DLC یاری دەستنی دووە بە ناوی لایتفۆڵ کە ئەوە گەیمەری تایبەتی خۆی هەیە نازانم عاشقی دەستنی یاخود نا بەڵام ئەوە گەیمەری تایبەتی خۆ بەڵام بۆ ئێمە بۆ ئەو کەسانی کە دەستنی ناکەن سێ یاریمان هەیە لە مانگە تاقی بکەینەوە FC24 فیفا کە 2 ساڵ جارێک 3 ساڵ جارێک پێم وابی لەسەر پڵس و گەیم پاسی بڵاو دەکرێنەوە گەرنا بە بەردەوامی بڵاو ناکرێنەوە پار بڵاو نەکراوە زۆر تاخیر بوو یاخود بڵاو نەکراوە بەڵام ئەم ساڵ لە پلەیستیشن پڵس وەتە لەم مانگە لە هەفتی 5 Ghost Runner 2 پێشوازێکی باشی دەکراوە بەڵام گەیمەران دەڵێن شایانی ئەوێ لەسەر پڵس تاقیکەیتەوە نەوەکو یاریەکە ئێستا بکڕین بەڵام تونیک کە یاریێکی تان بڵێن پشیلەیە ڕێویە بزەبت نازانم من زۆری لەسە نازان بەڵام لە جیهان زۆر باشە باسی دەکرێت دەڵێن تاقیکەنەوە چێژێکی زۆری هەیە سەو چاوەڕێمە هەفتی 5 منەوە یاری تاقی دەکەمەوە وەروات چوار یاری نوێژ لە بۆ گەیم پاس هاوشراکرێن هەریەکە لە یاریەکانی Tomb Raider The Definitive Edition Little Kitty Big City لەگەڵ یاری Kona Prime وەروە Brothers A Tale of Two کە یەکەم یاری جەماعەتی ئەو یوسف فاریسینەکەوە ئەو کەسێک کە توانی خەڵاتی یاریەکانی ساڵ ببە خەڵاتی یاری ساڵ بە لە بۆ یاری تێکست و ئەوە یەکەم یاریتیان کەوە بە دوو کەس بتوانانی یاری بکەی یاخود پێویستی بە کۆواپی دوو کەسی هەبی یاریەکە بکەی کە یاری 16 دیارە یەکەم یاریتیان بەڵێن یاریەکە زۆر درێژ نیە سێ کاژمێرێکەکەس چوە Tomb Raider تاو کەسنت کردیان ئەستا کاتێتی لە تڵکێتی Big City زۆری لەسەر نازانم بەڵام تێژبەخش دیارە بۆ کەسانی حەزیان زۆر یاریە Kona Prime زۆری لەسەر نازانم بەڵام بەلاشان لە گەیم پاس توانین لەو مانگە تاقی بکەیتەوە بين سەر هەواڵی Xbox لەبەرەوەی گەورەترین لە جیهانی Xbox لەم هەفتەیە ئاشکرا کرا کە ئەم ساڵ بکرێ ئەویش بێگومان شەوکێسی Xboxە چەند هەفتەیە کە وتمان پێویستە Xbox ئاشکرای بکات لەبەرەوەی لە مانجی پێزنزیشین و بەڵێ بێگومان Xbox ئاشکرای کرد و سورپرایزێکی تێدایە وەشتێکی سەرجاشی تێدایکەوە Xbox تۆزێک مناقەشەیەکی خۆشی لە ئۆنلاین دروست کرد کە دڵخۆشم ئەوشتانە بکە Xbox بە فەرمی ڕێگەیان لە 9 مانجی 6 شەوکەیسی گەورەی و زەبەلاحی خۆیان ناشا دەکەن وەروەها لە دوای تەوابوونی شەوکەیسەکە کۆنفرانسێکی بچووکتر دەکەن بە ناوی دایرێکت تایبەت بە یەک یاری بەڵام ناوی یاریەکەیان ناشا نەکردووە هێڵێکی ڕەشیان بەسەدا هیناوە ناویانە ناو ریداکتد واتە یاریی شاراوە و نهێنیە بەڵام ئەگەر سەیری ئارتوەرکەکەی بکەین وەروە ئەو قسانی لە ئۆنلاین جێمان لێ بووە بێگومان دەزانین کەەوە ئەوە یاریێکی Call of Dutyە تەنانەت دەتوان پێتان بڵێم کە ئەوە یاری Call of Duty Black Ops Gulf War واتە یاریێکی Black Opsە وەرە باسی Gulf War دەکات جەنجی کەنداوی عەرەبی کە پێشترش بلۆم باسکردینەکەەوە باسی ساڵ 1990 دەکات کاتێک حکوومەتی عراق سەدام حوسێن هێرش دەکاتە سەر وڵاتی کوێت بەهۆی ئەوەی نفتی عراقیان بە حساب دزیە شەڕەشی گەورە ڕوودەدا کوێت داگیر دەکەن ئێران و ئەمریکا و سعودیا بەشداری ئەو شەڕە دەکەن و ئیدی ساڵی 91 دروست دەبی بە ناوی جەنجی کەنداو یاخود جەنجی کەنداوی عەرەبی کە مێژوێکی خۆشە لەومە زۆر خۆشە زۆر یاری بکەن لەبەرەوەی لە عێراق لە ئێمە نزیکە سەو دڵخۆشم کە ئەو یاریە دایرەکتێکی تایبەت بەخۆی لە بۆ دەکری لە بەرەوەی 2 ساڵێکە Call of Duty لە ئاستی خۆی نییە پێویستە بێتەوە ئاستی خۆی بەڕاستی Black Opsێکی ڕزەبەلا هەونێمان پێویستە هەرچەندە دەڵێن ئەوە Black Ops 6 هەندێک دەڵێن نەخێت Black Ops 6 نییە Black Ops 5 چونکە Cold Warیان بە 5 حساب نەکردیا بزەبت نازانی چ ناوێشی دەبی بەڵام پێشبینیەکان وانە Gulf War دەبی من بە بڕای من Gulf Warە لەبەرەوەی Gulf War زۆر بەناوبانگە جەنجی کەندا و هەر زۆر بەناوبانگە لە مێژوو و گەیمەرانی ئەو کەسانی حەزیانە تەقیکەرۆشتانەیە شۆکەیسی دواتر بەڵام شۆکەیسی Xbox بەخۆی چی تێدا دەبی لە ئۆنلاین زۆر قسە و باسەیە بەڵام پێشبینی خۆشم دەردەبڕم و چەند پێشبینیەکەم هەیەکەوە لە کۆنفرانسی Xbox چی دەبینین و
بەروارەکانیش تاوەکوێستا ئەوانەی بە فەرمین دەیزانین و ئەو شتانەش کە نایزانین بەڵام پێشبینیەکان چییە 90 یاریی نوێی Gears of War دەبینین تەنیا ئاشاکردنە بەروارمان نابی تەنیا ئاشا دەکرێت لەوانێت 2 ساڵ 3 ساڵ لەوانێت 4 ساڵی دیکەش بڵاو بکرێتەوە لەبەرەوەی چەندین نەنگۆمان هەبوو تاوەکو ئێستا باسی ئەویان دەکرد کەەوە Gears of War دەگەڕێتەوە هەبوو دایانوسی گیرە 6 دەگەڕێتەوە تەنانەت یەکێ لە ئەو کەسانێکەوە دەنجی سەرەکی هەیە لە یاریەکانی Gears of War کاری دۆبلاشی لەبۆ کردیە و ڕێگەیان کەەوە ئەم ساڵ جێمان لە Gears of War دەبێت جا بێگومان لە باشترین شوێنەبەوە یاریشی نوێی Gears of War ڕاشکرا بکرێ بێگومان Xbox Game Showcase so Gears of War چی نوێ پێم وابی DLCەکەی Starfieldی کە هەندێکی دیکە بەجیا باسی دەکەم بەڵام DLCەکەی Starfieldی بە ناوی Shattered Space لەو کۆنفرانسە و شۆکەیسە زیاتری لەسەر دەزانین ترایلەری نوێ گەیمپڵی معلومات لەسەری چی تێدایە و چی تێدانە چونکە تۆزەشیان باس کرد بەڵام هەمیان باز نەکردووە لەو شۆکەیسە بێگومان ترایلەر و گەیمپڵی زیاتر لێ دەبینین و بێگومان وەکو باسم کرد لە دایرێکتری تایبەتیش Call of Duty Black Ops نوێ ئاشا دەکرێت یەکەم ترایلەر لێ دەبینین تۆزێک باسی دەکەن شیکردنەوە بۆ یاریەکە دەکەن باسی زەمانەکەی دەکەن باسی مۆدی مالتیپلەیەرەکان دەکەن زۆمبی ئەگە تێداوی چۆنە پێم وابی تێدا دەبی لەبەرەی Black Ops Black Ops بەبێ زۆمبی زەحمەت هەبی زیاتر هەتی دەدەبیسە و چاوەڕوانم واروەها بێگومان Microsoft Flight Simulator 2024 کە تاوەکوێسە زۆری لەسەر نازانین بەڵام لە مانجی 11 ئەمسا بڵاو دەکرێتەوە بێگومان لەویش ترایلەرێکی نوێ لێ دەبینین واروە یاری ئەڤاوت کە بڕیارە لە مانجی کۆتایی ئەمساڵ بێمابی زیاتر مانجی 11 پێشبینیەکان مانجی 11 نازم پێشبینی خۆت فەرمی بەڵام هیم مانجی 11 ئەڤاوت بڵاو دەکرێتەوە پێویستە ئەویش زیاتر لەسەر بدەن لەبەرەوەی لە شەوکەیسی ڕابردوو یاخۆ لە دایرێکتی ڕابردوو کە باسی ئەڤاودیان کرد گێمەران لە باتی ئەوەی یاریەکەیان بەدڵ بی پرسیاریان زیاتر بوو ناڵێن بەدڵمانەوە بەڵام پرسیارمان زۆر بەڕاستی لەسەر گرافیکی یاریەکەی لەسەر گەیمپڵی یاریەکەی لەسەر شتانێک لەسەر یاریەکە دەیزانین چۆن نییە بۆیە پێویستە زیاتر یاریەکە بفرۆشن وا بکەنکەوە گەیمەران زیاتر بیکڕن مەبەستم لە قسەکردنە چۆن یاریەکە زیاتر بە گەیمەران دەفرۆشن پێویستە باشتر یاریەکە شەوکەیز بکەن واتە عەرزی بکەن و بێگومان 100% یاری ئیندیانە جۆنز دا Great Circle کە بڕیارە لە کۆتایی ئەمساڵ پێشبینیەکانوان لە مانجی 12 ئەمساڵ بڵاو بکرێتەوە پێویستە ئەویش زیاتری لەسەر بزانین و بێگومان چەند یاریشی دیکە شتێ دەبیکەوە لەوانەیە بە سوپرایز بیست یاریشی وەکو فەیبڵ کە تاواکوێسە تەنیا 2 ترایلەرمان هەیە کەچیان تەنیا ئەناونسمنتە تیزەرە کە هیچ تەنیا لۆگۆیەکە یەکەچیان ترایلەرێکەکە کارکتەرەکەی تێدایە کە کارکتەرێکی زۆر ناشیرم بوو گەیمەرێکی زۆر لە زیان ڕقی لێ بووە لەبەرەوەی دوومچاوەکەی نەک کچ بوو نەک کوڕ بوو تەنیا قژی درێژ بوو دەنجی کچانە بۆ گەنە شکلی تەواو و ناشیرن و بە کوڕان دەچوو پێم وابی پێویستە و کارکتەر دوومچاوەکەی دەستکاری بکەن هەر چەندە یاریەکە بێگومان ڕێگەت پێدە بە خۆت کارکتەر بۆ خۆت دروستکەی بەڵام لە بۆ مارکتینگ پێویستە تۆزێک شتێکی جوان دابنێ مثلا سەیری ستێرە بڵید بکە سەیری یاریەکان Resident Evil بکە چۆن دەتوانن مارکتینگ بکەن چ کوڕبی چ کچ بی چ مارکتینگێک بۆ کارکتەرەکان دەکەن لەوەی کەەوە ئەو دوومچاوە مارکتینگی دەبە بگرێکە شکلێکی بەڕاستی زۆر ناشیرنی هەیە ناشینەکەی بەستمەوەی نییە کەوا مەسن ئافرەتش ڕاستەقینە شکی ناشرم بەستەکەمەوەیە گرنگجی پێ نەدرێت لە ڕووی وردەکاری و ئەو شتانەوە لەوانەشە دوو یاری ئەمن بە بڕای منجگە لە Gears of War دوو یاری دیکەی Xbox دەبینین کەەوە ئاشای دەکەن بەڵام نازانین کەین بڵاو دەکرێتەوە تا بەروارەکەی نازانین بەڵام تەنیا ئاشا دەکرێت وارووا جگە لەوانەش چەند یاریشی دیکەی State of Decayمان هەیە زۆر یاریبان هەیە کەەوە Xbox تەنیا باسی کردوون بەڵام بەرواربان نیە و ئینشاءالله گەیمپڵەیەکی نوێی یاریش بۆ ئینشاءالله گەیمپڵی چەندین یاری جیاوازش دەبینین بەتایبەتیش ئەو یاریەکەوە باسی رووسیا ئۆکراینیا دەکە کە ناوەکەی ئێستا بیر نییە Heart of Chernobyl-ەکە ستۆکەر Heart of Chernobyl ئینشاءالله ئەویش شتێکی زیاتری دەبینین من پێم وابی ئەگەر پلەیستیشنیش شۆکەیسی خۆی بکە ئەم ساڵ بەقەدر شۆکەیسی Xbox بەقوت نابی لەبەرەوەی Xbox بەڕاستی لەبەرەوەی ستودیۆ ئاکتیڤیژنیشی کڕیە لەبەرەوەی بەثێزداشی هەیە لەبەرەوەی تۆنێک ستودیۆی هەیە زۆر بە ناوازەی دەتوان یاریەکانی خۆیان عەرز بکەن هەموو شتێک زۆر بە جوانی لەوانەیە بڕوە بەڵام زۆربەی ئەو یاریانە عەرزی دەکەن پێشبینیەکان وان زۆربەی یاریانە عەرزی دەکەن سەرجەمیان لە بۆ پلەیستیشنی بڵاو دەکرێتەوە تەنانەت دەنگ و هەبوو لەم هەفتەی دەڵێن Gears of War ژێتە سەر پلەیستیشن لەبەر چی ئەو قسەیەش دەکەم لەبەرەوەی ئەگە سەیری سارا بۆن بکەین سەرۆکی نوێی Xbox کە لە پاش فیل سپنسەری ئەو بۆ سەرۆکی Xbox ئێستا حالیان سارا بۆن کە باسی ئەو شەوکەیسەی خۆی کرد دوو گەڵبی دانایە کە سەوز و شینە تۆ بۆ گەڵبی سەوز و شین دادنەی لە کۆنفرانسێکی تایبەتی خۆت یعنی
دەیتانی تەنیا کەسێک دابنێ سەوز دابنێ بۆ شین دادنێ شین واتە پلیستیشن مەبەستەکە زیاتر ئەوەیەکەوە ببنە third party ببنە لایانی سێم و سەرجەم یاریەکانی خۆیان لە هەموو شوێنەکان بڵاو بکەنەوە و لە مەفتێش بێگومان یاریێک وەکو Sea of Thieves بڵاو کراوە و 100% Call of Duty کە عەرزی دەکەن لەسەر پلیستیشنیش بڵاو دەکرێتەوە بەڵام تاوەکو ئێستا بە فەرمی نازانینکەوە ئیندیانا جۆنز یاریی تایبەتی Xboxە یاخود نا لەبەرەوەی باسییان نەکردووە بە پێشبینی من یاریی تایبەت نییە لەبەرەوەی مایکرۆسۆفت دەوێت پارە قازانز بکەن ئەو یاری ئەو ستودیوانێک کە کڕێتی پارە قازانز کە پارانەش بهێنێتەوە ستودیۆ خۆی بۆیەش پێشبینیەکان وان ئەڤاوت ئیندیانا جۆنز تەنانەت یاریێک وەکو مایکرۆسۆفت فلای سیمولیتەر و ستارفیلد و گیرز ئۆف واریش لە مستەقبل بێنە سەر پلیستیشن بۆیەش وشەی ئەکسکلوسیڤیتی زۆر کەمتر دەبتەوە وشەی یاری تایبەت کەمتر دەبتەوە لە ناو جیهانی Xbox لەبەرەوەی تقریبان تەسلیم بووینەکەوە کۆنسۆڵەکەیان باش نافرۆشێ لەوانەیە خەتا لە خۆیان بی کە کۆنسۆڵەکەیان باش نافرۆشێ بەڵام دەیانەوێت یاریەکانی خۆیان لە هەموو شوێنێک بەردەست بخەن بۆ ئەوی زۆرترین داهات و قازانج لەمە مایکرۆسۆفت کۆ بکەنەوە کە لەلایانی مایکرۆسۆفت و سەری بکەین شتێکی باشە لەلایەن گەیمەرانی پلیستیشن 5 سەیری بکەین شتێکی باشە بەڵام بۆ کەسانێک کە Xboxیان کڕیە لەوانەیە زۆر دڵخۆشکەر نەبی هەرچەندە ئەگەر Xbox دەبی سەرجەمە یارانە بە خۆڕایی تاقی دەکەی وا حساب کە لەبەر گیم پاس دەبیتەوە هەمووی فریە بەڵام ئەگەر بەسەرم پارەیەکی محدود تەبی تەنیا یەک کۆنسۆڵ هەڵبژێری Xbox دەویان پلیستیشن و لە مستەقبەلیش بڵێن ئەو یارانە سەرجەمیانێتە سەر پلیستیشن لەوانەیە پلیستیشن هەڵبژێری لەبەرەوەی دەڵێ من هەردوو یاری تاقی دەکەمەوە بەڵام کاڤیاتەکەی ئەوەیە لایەنە خراپەکەی ئەوەی بێگومان لایەنە سلبەکەیەوەکەوە سەرجەم یاریەکان تاقیتر لەوانەیە بێن وەروان نرخی تەواویشیان هەیە لە جیاتی ئەوەی کە بە گیم پاس تقریبان بە خۆڕایی تاقییان بکەیتەوە لەم هەفتەیە بثێزدا ئەپدەیتێکی نوێ لە بۆ یاری ستارفیلد داشرا کرد بە ناوی ئەپدەیتی 1.11.33 کە بڕیارە لە 1.5 کەواتە ئەمڕۆ بەشێ بێتا بەردەستە و لە چەند هەفتە و مانجدا توش بێگومان لە بۆ هەمووان بەردەست دەبێت و میهمترین شتیشکەوە شایانی باسکردنە 60 فریم لە بۆ یاریەکە زیاد دەکرێت واتە یاریەکە دەبێتە 60 فریم 60 FPS لەسەر Xbox Series X بەڵام تاوەکو ئێستا باسی ئەویان نەکردووە لەسەر Xbox Series S یاریەکە چی بەسەر دێت لە ڕووی پرفۆرمانس و visual quality باسییان نەکردیان بەڵام جگە لە FPS کە دەبێتە 60 تەنانەت چلیش بەردەست دەبی لەگەڵ هەشتا ئەگەر ئەو کەسانی شاشەیەکی VRR یان هەیە variable refresh rate یان هەیە کە ژمارەیان کەمە بەڵام ئەگەوت هەبی بگومان یاریەکە هێشتا ڕزولوشن و فرێمڕێتی باشتر خۆی نیشان دەدا یاریەکە شیب دێکۆڕیشنی تێدا دەبێتە ڕازاندنەوەی شیب لە ژوورەوە دەتوانین کەلوپە لەناو کەشتەکانی خۆ دابنێت چەند گەیمپڵی ئۆپشنێکی نوێ زیاد دەبی واتە ئۆپشنی زیاتر دەبی لە ڕووی ئەوەی کە چۆن یاریەکە دەکەی یاری قورسی یاریەکە بەقوتر دەبی دەتوانین بیکەی ئەکستریم وەروەها لە ڕووی نەخشەوە لە ناو شارەکان و شارۆچکەکان نەخشەکان شت زیاتر پیشان دەدەن تا نەخشەی شارەکان پێشتر هەر نەبوو ئێستا زیاد دەکرێت پێ دەڵێکەوە لە ڕووی ئایکۆنەوە ئەو شوێنە چییە ئەو شوێنە چییە ئەو شوێنە چییە کاشش سەرنجاش دەبێت لە ڕۆژ یەکەم هەبێ بەڵام بەداخەوە نەبوو ئێستا زیادی دەکەن کە هەر شتێکی باشە پێما بیارێکە دووبارە زیندوو دەکەنەوە وەرواشتێکی سەرنجاشی زیاد دەکەن کە دەتوانی بە دوو مۆدی جیاواز یاریەکە بکەیت مۆدیچان ئەوەیەکەوە کامێرا دەبێتە شێوەیەکی سینەماتیکی دەبێت لە کاتی قسەکردن لەگەڵ NPCەکان دانەیەکیان کامرەی ئاسایی خۆت دەبێت ڕاستە خۆ لەگەڵ کەسێک قسەی دەکەێت کە شتێکی سەرنجات شەوەتە دایالۆجی کامێرا بەردەست دەبی کە هاوشێوەی یاریەکانی دیکەی بثێزدا و ئەلدن ڕینگ و ئەوانێکەوە کامێرە نابێتە سینەماتیک واتە شۆتەکان ناگۆڕدن هەر لە شوێنێک ڕاوەستی چۆن ڕاوەستای بەو شێوازە توانین قسە بکەی لەگەڵ ئەو NPCە چێشۆی تەکنیکیان چارەسەرکردێکە لە لیستێک دایان ناوە نزیکی 300-400 دانەی تێدایە کە هەر هەمووی دەڵێن عیلاج دەبی لە ڕێگەی ئەپدەیتەکە وەکوتم بەشێ بێتە لە یەکی مانگ واتە ئەمڕۆ بەردەستە ئەمڕۆ بەردەستە کە تاقیکەن ڕۆم سەی ماگە بەڵام بۆ کەسانی کە بێتانین لە ماوەیەکی نزیکدا بەردەست دەبێت لەم هەفتەیە ئەو کەسانێکەوە Xbox بەشەی بێتا بەکاردێنەوە تا بەشەی تاقیکاری بەکاردێن پێشەوەی ئەپدەیتە گەورەکە بڵاو بکرێتەوە شتێکی سەرنجات فێژ لەم هەفتەیە ڕوویدا لە جیهانی Xbox و UI Xbox کە تقریبا وەکو PlayStation 5 لێ هاتووە بۆ منە تۆ لە Xbox توانی باگراوند بۆ خۆت هەڵبژێری فیلمێک هەڵبژێری بەڵام ئێستا تۆم وۆرن کە ڕۆژنامەنووسێکی بەناوبانجی بواری تەکنۆلۆژیا ڤیدیۆگەیمە لە وبسایتی The Verge کار دەکات تۆم وۆرن لەم هەفتەی ڤیدیۆکی بڵاو کردی لە تویتر دەڵێ کاتێک تۆ دەستە سەر ئایکۆنی هەر یاریەک بۆ منە لە سەر فاڵاوت دەچێتە سەر دەستنی Sea of Thieves باگراوندەکە لەگەڵ یاریەکە دەگۆڕدرێ هاو شێوەی ڕێک وەکو PlayStation 5 سو لە ماوەیەکی نزیکدا ئەم ئەپدەیتە بۆ هەمووان بەردەست دەبی دەتوانی وا بکەیتەوە هەر یاریەکە دەبژێری پێشڕووی یاریەکە بکەیت ئەو باگراوندی ئەو یاریەت پێ نیشان دەدا کە ئەوە شتێکی زۆر زۆر باشە زۆر سەرنجشە هیوادارم
شتا قۆڕ بمعنایەکانی دیکە کە لە شاشە دەیان بینین لا بدرێن بۆ منە لەو گۆڕە نیشانەی پرسیارێک لە شاشەیە لەو گۆڕەیە نازانم ئینفۆ نازانتر لە شاشەیە تەنیا یاریەکان هەبی بە تابێکی جیاواز زۆر باشترە لەو فەوزایەکی ئێستا لەسەر شاشەی Xbox لەوانیان دە خەڵک ئەویان بەدڵبی بەڵام من دەزانم گەیمەران بەگشتی واتە گەیمەری عامەوانەی تەنیا Xbox بەکارناین بەگشتی ستایلی PlayStation 5یان پێ باشتر و دڵخوازترێت لە برەوەی ڕاستەوخۆ دەتباتە لای یاریەکان نەک بتباتە لای شتی دیکە ئینجا بتباتە یاریەکان کە شتێکی خایەنتر و باشترە بەڕاستی لەم هەفتەیە دزە پێکردنێک ڕوویدا هەندێک کەس لەگەڵ ئەپدەیتە نوێیەکەی یاری فۆڵاوت فایلێکیان دۆزیوەتەوە لەناو کۆمپیوتەرەکەیان کە ئەو فایلە بە هەمان شێوە لەناو وارزۆنیش دۆزرابێتەوە کە پەیوەندی بە یاری فۆڵاوت و یاری Call of Duty و هەیە دەڵێن لەوانەیە کۆلابڕیشنێک واتە هاو هەمانجی و هاوبەشیەک لە نێوان هەردوو یاری ڕوو بدا لەبەرەوەی ئێستا هەردووچیانە لەیان مایکرۆسۆفت و Xbox و خاوەندارەتی دەکرێن لەوانەیە چ مۆدێکە لە ناو یاری وارزۆن چ سکین و جلوبەرگێکی یاری فۆڵاوتە لە ناو یاری وارزۆن یاخود ئەو یاری نوێیکەوە عەرزی دەکەن شتێکی تایبەتمەندیشتی لەسەر یاری فۆڵاوت واتە هاوبەشیەک لە نێوان فۆڵاوت و یاریێکی Call of Duty بەم زوانە دەبینین یاری Hi-Fi Rush کە یاریێکی بەثێزدای Xbox بوو تایبەت بوو بەڵام دوای هاتر هاتە سەر ئەمساڵ لەسەر PlayStationیش بڵاو کرایەوە بەم زوان لەسەر Nintendo Switch بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی لە وڵاتانی ئەوروپی لە ئەوروپای ڕێیت کراوە یاریەکە واتە نمری پێدراوە کە بۆ تەمەنهەیە گونجاوە کەواتە بەم زوانە کە ئەوانەی Nintendo Switch بەکاردێن دەتوانن یاری Hi-Fi Rush تاقی بکەنەوە بێنە سەر هەواڵەکانی PlayStation کە لەم هەفتەیە ژمارەیان زۆر نییە بەڵام چەند شتێکی دەبێ باسی بکەین سەرەتاش دەبێ باسی بکەین کەی کۆنفرانسەکەی PlayStation دەکرێت بە پێی نوێترین دەنگویەکان بی هەر لەم مانگە لە مانجی 5 دەکرێت تاوەکو ئێستا دەنگوی دیکەمان نییە کە بڵێ ناکرێ یاخود بڵێ دوا دەخرێ یاخود بڵێن لە مانجی 6 دەکرێت سەرجەم دەنگویەکان ئاماژە بەوە دەکەن کەوا سۆنی لەم مانگە لە مانجی 5 پێش کۆنفرانسەکەی Xbox پێش کۆنفرانسی Summer Game Fest PlayStation شۆکەیسی خۆی ئەنجام دەدا یاخود State of Play-ی گەورە ئەنجام دەدا بەڕاستی ئەگەر سەیری بکەین سۆنی تقریبا 3 ساڵێکە هیچ شۆک 2 ساڵە تقریبا 2 ساڵە نەک 3 ساڵ لەبەرەوەی پێرە هەرنەی کرد بەڵام پار کردی 2 ساڵێکە هیچ یاریێکی زەبەلاحی خۆی ئاشا نەکردووە جگە لە یاری Wolverine ئێستا نازانی PlayStation چی یاریێکی نوێی لە بەرهەمێنانە کە ئەوەش کێشەیەکی گەورەیە بەڕاستی ڕاستە PlayStation وەزعی باشان لە ڕیفرۆشی یاریەکان بەڵام زۆر بە یاریەکانی لەلایەن سێکند پارتی پێر پارتیە یاری تایبەتی خۆی تاوەکو ئێستا لەم ساڵ هیچی بڵاو نەکردووە پارساڵ لاوااستر بوو لە ساڵەکانی ڕابرد و بۆیش دڵم خۆشە کەەوە PlayStation شۆکەیسی بکە بەڵام چاوەڕێین تاوەکو سۆنی بە فەرمی بەروارەکە دیاری دەکات کە بە بڕای من سۆنی بەروارەکە دیاری ناکە تا هەفتەیەک 2 هەفتە پێشەو کاتە واتە لەوانەیە ئەم هەفتەیەش نەیبینین هەفتەی داهاتوو لە هەفتەی ناوەڕاستی مانجی 5 لەوانەیە وەختێک دابنێ سۆنی بڵێ لە فلان بەروار ئەو کۆنفرانسە ئەنجام دەدەین کە پێویستە بەڕاستی کۆنفرانسێکی گەورە ئەنجام دەوە پێویستە یاری نوێیەکانی خۆی ئاشا بکە گەرنە بەڕاستی لاوااستر خۆی نیشان دەدەێت Xbox کە Xbox ڕاستە یاریەکانیان لە لەوانەیە لە مستەقبل سەرجەم یاریەکانی بێتە سەر PlayStation بەڵام PlayStation پێویستە یاریەکانی خۆشی ئاشا بکە بۆ نمونە بێزار بووین لە ڕیماستەر و ریمیک مەگەر یاریی وەکو God of War ریمیک کەنەوە گەرنە یاریەکانی دیکە بەڕاستی پێویستیان بە ریماستەر و ریمیک نییە پێویستە یاری نوێ بینین Ghost of Tsushima نوێیەکە ببینین God of War نوێ بە تیزەریش بی پیشانی میدەن یاخود یاری نوێیەکی Santa Monica کە دەنگویەکان بازەوە دەکەن کە ئامادەیە زۆربەی شتەکانی تەواو بۆ لە بۆ ترێلەر و گەیم پڵی ئەو شتانە پێویستە ئەو ببینین لەگەڵ چەند سوپرایزێکی دیکە کە سۆنی پێویستە بیان نیشانیان بدە یاخود ئەنچارتێکی نوێ یان یاریشی تەواو نوێ سۆنی لە مێژە هیچ یاریشی دیکە ئاشا نەکردەوە ئەو ساڵ پێویستە بیکە ئەگەر نەیکات کێشەی عنی من بێکەم کەس دەبم کە دەڵام سۆنی کێشەیەکی گەورەی هەیە لە بەرەمێنانی یاری ئەگەر هیچ یاریشی نوێ و ناوازە ئاشا نەکرد قسەکردن لەسەر ئەو شتانێکی کەیفم پێی لە ئێستا حالیان سۆنی دیکە ئەویش ڕیمیک و ڕیماستەر یاریەکانە کە زیاد لە حەدە بەڕاستی زۆر بێمانای هەمان یاری 2 بارە و 3 بارە دەیفرۆشنەوە نوێترین نمونەش یاریی وەکو Horizon Zero Dawn یاری Horizon Zero Dawn ساڵی 2017 بڵاو کرایەوە لەسەر PlayStation 4 و یاریەکە تاوەکو ئێستاش قەشەنگە بەشی دووەمی بێگومان زۆر ناوازەیە بەڵام بەش یەکەمیشی قەشەنگە پێویستی بە ڕیماستەر نییە هەرچەندە بە فەرمی ئاشا نەکرێ دەکرێتە ڕیماستەر بەڵام لەم هەفتەیە سۆنی بۆ یەکەم جارە یاریەکی خۆی لەسەر PlayStation Plus ئاشکرا بکەکەوە لای دەدا
یاری هۆرایزن زیرۆ دۆن لە ماوەیەکی دیکە لەسەر پلیستیشن پلس کاتەلۆگ نامینێ کە یاریش تایبەتی خۆتی کە هەرگیز پێویست ناکە و کارە بکە و نەشی کردیە و یەکەم جارە بە تەمایەوەشتە بکە جا بێگومان دەنگۆیەکان و قسەکان هەر لەسەر ئەوە نەکەوە بەڵێ سۆنی یاریەکەیان ریمێک دەکەیان ریماستەر دەکاتەوە دەیەوێ ڤێژنە ریماستەرەکە بە گەیمەران بفرۆشتەوە بۆیە لەسەر پلسیشە لای دەتاو گەیمەران ناچار بنەگە و یاریە بکەن من ریماستەرەکە بکەن مەگەر ئەو کەسانێکی یاریەکەیان هەیە ئەوان دەخوایان هەر ڤێژنە کۆنەکە بکەن گە ناو ڤێژنە لەسەر پلیستیشن ستۆر هەر نامینێ تەنیا ریماستەرەکە لە بۆ گەیمەرانی پلیستیشن 5 دەمینێ کە بەڕاستی شتێکی یعنی هیچ پێویست ناکە ڕیماستەر بکرێ بەڵام بەداخەوە سۆنی دەیەوێ یاریەکانی خۆی دووبارە و سێبارە و چواربارە بیافرۆشێ بەڵام ئەو یاریانەشی کە دەمانەوێ بەونە گالۆڤار ئەسەنشنە گالۆڤارێک و دووە گالۆڤار سێیە گالۆڤارەکانی PSPە تۆنە گاری دیکە هەیە کە پێویستیان بە ڕیماستەر و ڕیمەی کە لەسەر پلیستیشن 5 بەرزم سۆنی ئەوان ناکات تەندەسی چیان یاری کە دەرزانی کێشەی گەورە دروست دەکات لە سوشال میدیا ئەو یاریانە دەکات لەبەرەوەی ئاسانتر دەتوانێت بیان فرۆشی یاخود خۆیان کەمتر پێوەمانی دەکەن لەبەر یاریەکە بەخۆی پێویستی پێ نیە شتێکی سەرنجاچش لە مەفتی لە دنیای پلیستیشن ڕوویدا ئەویژەوە بووکەوە QR کۆدێک لە بە پلیستیشن زیاد کرایە کە ئەو کەسانێکەوە پلیستیشن 5 یان هەیە دەتوان لە ڕێگەی QR کۆدەوە هاوڕێیەکانی خۆیان ئاد بکەن ئینڤایت بکەن بێکەوە یاری ئۆنلاینەکان بی یاریی کوابی تاقی بکەنەوە تا پێشتر دەبایە کەسەکە ئادکەی ئەوش ئادباک کاتەوە لە ناو یاریەکە بسیە پارتی لە پارتی ڕائادی بکێ ناو یاریەکە بەڵام ئێستا دەتوان یەکسەر بە شێوەی QR کۆد بە تەسکانێکی مۆبایل ئەگەر ئەپلیکیشنی پلیستیشنی هەبی کابرا لە ڕێگەی ئەو QR کۆد و یەکسەر ئینڤایت دەبتە ناو یاریەکە شتەکە زۆر خێرە زۆر پێشکەوتوترە و پێم سەیرەکە تاوە کەسە نەکردیوە تاخیرە بینەوە لای هێڵدایڤەرز 2 بەڕاستی هێڵدایڤەرز 2 زۆر سەرکەوتووە وەژێک کە لە هۆکارانێکەوە سۆنی تۆزی تەمبەڵ بووە ئەویژەوەیەکەوە یاریەکە ئێستا هەفتەم پڕفرۆشترین یاریەی سۆنیە لە مێژووی خۆیدا لە ئەمریکا کە پێشکەوتەی زۆر گەورە سەرکەوتەی گەورێ بەڕاستی یانیوا بیر بکە و یاریشی وەکو هێڵدایڤەرز 2 کە یاریشی تا ئۆنلاینی مەڵتیپلەیەر یاریشی تا جیاوازە لەگەڵ ستایل یاریەکانی پێشوی سۆنی بەو شێوەیە سەرکەوتوو بێ بێگومان هۆکاری سەرەکیش ئەوەیەکەوە یاریەکە لە ڕێگەی ستیم بڵاوکرێتەوە لەسەر کۆمپیوتەر گەیمەرانی پلیستیشن یاریەکەیان کڕیوە و زۆریشان کڕیوە بەڵام ناگاتە ژمارە زۆرەی کەوە گەیمەرانی PC لەسەر ستیمی یاری دەکەن کە ژمارەیان گەلەگە لە زۆرە ئەو یاریە لەسەر ستیمی سەرکەوتنشی زۆر گەورەی بەرەسینە وای کردەکە سۆنیش قازانشی گەورە بکە ببێتە هەفتەم پڕفرۆشتین یاری تاوەکو ئێستا لە ئەمریکا بڵاوکرێتەوە لە ماوەی ساڵێک یاخود چەند مانگێکە بڵاوکرێتەوە لە هەفتەی ڕابردوو یاری ریترنال تەمەنی بووە 3 ساڵ و لە ئاهەنگی 3 ساڵەشی هاوسمارک ترێلێکی نوێی بۆ یاریەکە بڵاو کردەوە چنددە بۆ یاریەکە نییە بەڵکو ئاشاکردنی ڕۆمانێکی سەر و 18 ساڵانە یاخود گرافیک نۆڤڵە ڕۆمانێکی وێنەیە لەو ڕۆمانە چیرۆکێکی جیاواز و وەروە هەمان چیرۆش تقریبا دەجێتنە بەڵام چیرۆکەش تۆزێک جیاوازتریشی لەگەڵە واتە چیرۆکی فراوانتر دەکەن ڕۆمانەکە بە ناوی ریتۆرنال فۆڵن ئەستوریە کە سەرنجاکێش دیارە و من چوار خولەکەم سیر کرد زۆر خۆش دیارە بەڵام وەکوتم ئەو ڕۆمانە واتە وێنەکان وێنەی جوڵاون مثلا ڤیددیۆیی نییە ئەنەمەیشنێکی کورتی جوانە و کتابەکەش بەم جوانە بەردەست دەبێت بینەوە لای ستێرل بڵیت بەردەوامە لە کۆکردنەوەی پارە و فرۆشی یاریەکەش لە ڕۆژ یەکەین بڵاوبوونەوەی بوتی 1 ملیۆن تاواکوێستە کە ژمارەکە زۆر بەرزە لە بتوانانی ملیۆنێکی لێ فرۆشی لە ڕۆژێک بڵاو تاواکوێستش نازانم بزە بەڵام یاریەکە لە ڕۆژێکە ملیۆنی لێ فرۆشەوە کە زۆر سەرکەوتووە جا ئێستا لە وبسایتی مەتاکریتیک یاری ریترنال خاوەنی 9.2 لە دەیە لەلایەن گەیمەرانەوە نمرەی پێدرابی واتە ئێستا حالیان بەرزترین نمرەی هەیە کەوا گەیمەران نمریان بە هەر یاریەکدابی لەسەر مێتاکریتیک لە ساڵی 2024 9.2 لەدا کە زۆر بەرزە ئەوەش نیشان دەکەوە گەیمەران بەڕاستی عاشقی ئەو یارە و یاریان زۆر خۆش دەوێت و بێگومان یاریەکە زۆر سەرکەوتوشە تیم نینجا بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری ڕایز ئۆف ڕۆنین زۆر سەرکەوتووە و لە زنجیرەی نیۆ زیاتر فرۆشراوە بەڵام بژمارەکان نازانین کە چەند فرۆشراوە بەڵام بڵێن لە نیۆ زیاتر فرۆشراوە کاتە سەرکەوتنیی باشی بەرزهێنایە یاریەکە تەنیا لەسەر پلیستیشن 5 بەردەستە و ژمارەکانشی دەبی بەرزبی بەڵام بەرزترین ئازنی ئەگەر ناسۆنی بەخۆی بە شانازیەوە بڵاوی دەکردەوە بەڵام سۆنی بڵاوی نەکردیتەوە بەڵام جەماعەتی تیم نینجا دەڵێن یاریەکە زۆر سەرکەوتووە و لە نیۆ زیاتر فرۆشرایە بین لای هەواڵ یاریەکان سەرداش دەمێت ترێدەرێکی دیکە GTA 6 پێنیشاندەم کەوا لەلایەن هەوادارێک و ئەروە لایەن یوتیوبەرێکی بەناوبانگ دروست کراوە کە هەر سێ کارکتەری فرانکلین و
ترێڤەر و مایکل چێتە لە یاری GTA 5 هەرسێکیان هاتینێتە ناو یاری گراند ثێفت ئۆتۆ 6 هاتنە ناو GTA 6 بە شێوەیەکی جوان مۆنتاژکرایە قسەکانی مایکڵیان هینایتەوە و پێم وابی زۆر بە جوانی دەستکاری ترێلەکەیان کردی مایکڵیان زۆر بە جوانی دانایتەوە وانێ لە دیمەنەکانیان دووبارە دروست کردیتەوە بڕینەکانیان زۆر جوانە قسەکانیان لەگەڵ دیمەنەکان دروست کردیتەوە تەنان هەندێک لە شوێنەکان هەر دووبارە دەستکاری کرێت دووبارە لە سەفرەوە دروستکرایتەوە کە زۆر جوانە و ئەڵبژاردننی ئەو دیمەنانەی مایکل و فرانکلن و ترێڤەریش لە یاریەکەی شەشزا کێشە بەخۆی GTA 6 بێگومان زۆبەتان دەزانن و کەسانی کە نازانن دوو پاڵاوانی سەرشتدا کە بەپێی دەنگۆیەکامی یەکە چەند ناوی جیسنم کوڕەکەی کە بە فەرمی نازانین بەڵام پێی دەوترێت جیسن بە پێی دزە پێکردنەکانی وە بە فەرمیش دەزانین کەەوە کارکتەری ئافرەتەکەمە ناوی لوسیە لە بەرەوە ترۆلێرەکە بە ناوی لوسیە ناوی دەهێنرێت جا هەندێک لە دیمەنەکانی GTA 5 کە زۆر لە قسەکان و جوڵە و شتەکانی ئەو سێ کارکتەرێک لە GTA 6 نزیکە کەت کراون هێنراوەتە ناو ئەو دیمەنانە بەڵام من معجزبی ئەوەی مەکە بەڕاستی زۆر بە جوانی دیمەنەکان تێکەڵ چێشکرێ بە تایبەتی لە ڕووی ڕووناچیەوە لە ڕووی بڕینەوە لە ڕووی ئەنەمەیشنەوە لە ڕووی ئەنەمەیشنی کامێراکانەوە چۆن ئەو کارەیان کردیە هەندێک تەنان هەندێک دیمەنی تێداکەوە کامێرە بە شێوەیەک دەجوڵێت لە ترێلەکە و شوێنانی هەرتێدانە پێم سەیرە و جوانیش کردیان زۆر بیدایەتی ترۆدەکەش بێگومان مایکل هەمان ئەو قسەیە دەکەکەوە لە سەرەتای GTA 6 لوسیا و قسەیە دەکە بەڵام بەس تۆزێک بە حیوارەشی جیاوازتر کە زۆر جوانە و کۆتایەکەش هەرسێکیان پێکەوە لە خەلی لۆگۆیەکەی GTA 6 ڕاوەستاینە کە شتێکی جوانی دروست کردیان هەقسەکە لەزە GTA 6 لەم هەفتەیە چەندین وێنەی فەیک بڵاوکرانەوە دەتوان بڵێن فەیکن لەبەرەوەی خەڵکێکی زۆری بە هەڵەدا برد تەنانەت یەکێک لە پۆستەکان تەنیا لە تویتەری 20 ملیۆن ڤیوی هەیە لەگەڵ 160,000 لایک 20,000 کەسیش سەیڤی کردیم کە بەڕاستی فەیک شەوێنەیە بەڕاستی فەیکە و فەیکەکی زۆر جوانیش دروست کرێت دەتوانم بڵێم بەڵام فەیکە بەڕاستی ئەو شتە بوونی نییە تەنیا لە ئۆنلاین بە شێوەیەکی سەرنجڕاکێش دروست کرایە و بڵاو کرایتەوە و وێنەی ئافرەتێک نیشان دەدات تۆزێک بەڕووتی ڕاوەستاوە لە کەناردەریایەک کە پێدەچێتەوە بە حیساب ڤایستی بێ و نەخشەیەکی شانداناوە کە نەخشە GTA 6 بێگومان بەو شێوازە نابی لەبەرێ ئەو زۆر سەرەتایی و نەخشەیە ڕۆکستا هەرگیز شتێکی وان ناکە لەبەرەوەی نەخشە GTA 5 لەوەی جوانتر بوو باوەڕ ناکەم ڕۆکستار شتێک بکەکەوە لە نەخشەکەی ڕابرد و خۆی خراپتر بی و ئەو کارکتەرەش مۆدێڵەکەی کە دروستیان کردێ پێدەچیکەوە Unreal Engine 5 لەبەرەوەی زۆر لە ڕاستی دەچی زۆر لە تەکنۆلۆژیای مێتاهیومن دەچی مهم وێنەیەکی فەیکی GTA 6 زیاتر لە 20.6 ملیۆن جار بینراوە 160,000 جار لایک کراوە 20,000 جار سیف کراوە و 2.7 کەیش کۆمنتی نووسیوە کە 90 کۆمنتەکانیش دەڵێن فەیکە زۆر سەیراوەش هێز و توانە GTA شان دەکەوە چەند سەرکەوتووە ئۆکە بینە سەر هەواڵێکی دیکەی گەورە لەم هەفتەیەم دەست گۆڵم دووبارە بەخەبەر هاتەوە دزە پێکەرە بەناو بانکە کە زۆر بێ قسەکەین ڕاستن دووبارە باسی یاری Resident Evil 9 کردەوە کە لافتەکەی ڕابردوو باسم کردەوە دەست گۆڵم وتی ئەو یاریە بەپێی دەنگۆیەکان بەپێی قسانەبی کە جێلی بۆ دەڵێن دواخراوە بەڵام منم هەفتەیە دەڵێ دواخرانەکە لەبیر بکەن زانیاری نوێن پێگەیشتووە ناو کاپکۆمی دەڵێ یاریەکە بەم زوانە ئاشا دەکرێت لە یەک لەو کۆنفرانسانێک کە ئەمساڵ دەیان بینین تێیدابی لەبەرەوەی دەست گۆڵم دەڵێ پێم وایە بەپێی قسانێک کە جێم لێ بوون ناو کاپکۆمی یاریەکە لە مانجی یەک بڵاو دەکرێتەوە و بەرەمێنانی یاریەکەش تەمەین دەبێتە 7 ساڵ واتە لەگەڵ دەستپێکی بەرەمێنانی یاریەکی وەکو Resident Evil 8 ئەو یاریە بەرەمێنانی دەستی پێکردوەتە هەردوو یاری پێکەوە بەرەمێنانی دەستان پێکردویان کاپکۆمەوە تەنانەت دەڵێ سەرەتا کاپکۆما بیدیۆ دەکردەوەکەوە چیرۆکی Resident Evil 9 بکرێتە DLCێکی گەورە لە بۆ Resident Evil 8 بەڵام دەڵێن چیرۆکی زۆر فراوانتر بووە کریتیانی یاریشی تایبەت کریتە بوویتە Resident Evil 9 هاوشەوەی چۆنەوەی God of War Ragnarok سەرەتا وتیان بە DLC بی لە بۆ God of War 2018 بەڵام چیرۆکە ئەوەندە گەورە بوو کردیانی یاریشی تاو تایبەت جا دەڵێ ئەو قسانەی کە جێم لێ بووە دەڵێ 100% نییە بەڵام دەڵێ دەنگویەک ئەو قسانی لەناو کاپکۆمەوە جا بێگومان سەرچاوی خۆی ئاشا ناکات دەست گۆڵم لەبەرەوەی بێگومان ئەگەر ئاشای بکە جارش ناتوانانی ئەو جۆرە پۆستانە بکە مهم دەڵێ لەم ساڵ دەیبینین و Resident Evil 9 لە مانجی 2025 بڵاو دەکرێتەوە و لەسەر PlayStation 5 و Xbox Series و بێگومان PC بەردەست دەبین دەڵێ چەندین یاری جیاواز Resident Evil لەلایەن کاپکۆمەوە ڕووناچی سەوزی بۆ هەڵکراوە
کە بەرەمێنانی دەست پێ بکە بەڵام ئەو یاریەکەوە کاپکۆم نزیکەی 7 ساڵێکە خەریکی بەشی نوێمی ڕزنی وڵە کە دەڵێ دووبارە ئاماژەی بۆ کردەوەکەوە یاریەکە هاوشێوی ئەڤنجرز ئەندگەیمی دەبی واتە یاریشی زۆر زەبەلاح دەبی زۆربەی هەر زۆری کارکتەرەکانی جیهانی Resident Evil دێنەوە ناوی Ubisoft بە فەرمی بەرواری بڵاوکردنەوەی یاری X-Defiant ئاشکرا کرد و ئەو یاریەکەوە لە ئۆنلاین بە بکوژی Call of Duty ناوی دەهێنرا دواخرە بۆ ماوەیەکی نادیار و لە دوای ئەوەی چەند جارێک دواخرە ئێستا یاریەکە لە 21 ئەم مانگە مانجی 5 بڵاو دەکرێتەوە و سەرەتا بە پریسیزن دەست پێ دەکات واتە پێش سیزنی یەک چەند شتێک بەردەست دەخەن دواتر لە چەند مانجی داهاتوو سیزنی 1 و 2 3 و 4 کە ئێستا پلای لە بۆ دانرایە بڵاو دەکرێتەوە یاریەکە بێگومان شوتەرێکی خێرەیە ڕێک وەکو Call of Duty بەڵام بە ستایلی تۆزێک ڕینبۆ واتە چەکوەستیاکان بە ڕینبۆ دەچی بەڵام جوڵە و نەخشە و یاریکردن و مۆد و شتەکانی بە یاریی Call of Duty دەچی و یاریەکە فری تو پڵەیە واتە بەخۆڕای دەتوانانی داوڵۆندی بکەیت کە ئەوە شتێکی زۆر مهمە لەسەری بمێنەوە نەیکەنە پارە پێم مابی تاوە کوێستا فری تو پڵێرە بەرەوەی باسی پاریان نەکردووە تەنیا دەڵێن بەردەست دەبی و چەندین فاکشنی جیاوازی بەردەست دەی بۆ ئەچلۆنا فانتەمە کلینەرسە لیبرتیت لەگەڵ دێکسێک و چەندین ماپی جیاواز تێدەبی لە ئارینا ئاتەکە هایت دەمبۆ ماپێکی وەکو ئەلچین HQ ئیمپریەم لیبرتی مەیدەی ملداون میدوەی نیدل پێکس پیوبلیتۆ شۆتایم تایم سکوێر و زوو و چەندین مۆدی جیاوازشتیدا دەبی لە مۆدەکانی دۆمینیشن هاتشات ئۆکپای ئەسکۆرت لەگەڵ زۆن کنترۆل کە پێم مابی دۆمینیشن و ئەسکۆرت زۆر بەناو بانک دەبن و چەندین ڕانکی جیاوازتیدا دەبی بۆ بەگشتی 4 بەرامبەر 4 بەناوبانگترین مۆد دەبی لە یاریەکەی بەردەستبێتە 4 یاریزان بەرامبەر 4 یاریزان وا دەکە یاریەکە زۆر سەریعتر بی و لێستاشەوە پلانیان هەیە لە بۆ سیزن 1 و 2 3 و 4 لە ماوە 1 ساڵدا هەر 4 وەرز بەردەست بخەن X-Defiant من یاریەکەم تاقی کردەوە کاتی خۆی کە بەشێ بێتا بەردەست بوو بەخۆڕایی چێژی زۆر بوو بەڵام پێویستی بە ئەپدەیت و گۆڕانکاری باشە بوو لەبەرەوەی هەندێک گەلی شتێدا بوو وەراشتە مۆدەکانیشی کەم بوو بەڵام پێم مابی کە لە 21 مانگە بڵاو دەکرێتەوە Ubisoft دیارە پێی وایە کە یاریەکە ئامادەیە و ئینشاءالله Ubisoft لە پاشەوە ساڵە بتوانێت یاریی ئۆنلاینی زۆر باش بڵاو کاتەوە زۆر باش ئۆکەی بێنە سەر هەواڵێکی خێرە سەرۆکی کۆمپانیای From Software بە فەرمی ڕایگەیاندکەوە یاری کەوا DLC Shadow of Earth 3 یەکەم و دوا DLC دەبی لە بۆ یاری Elden Ring بڵای بکەنەوە لە دوای ئەوە هیچ بابەتێکی دیکە وەکو DLC ئەو شتانە بۆ Elden Ring بەردەستدانی بۆ کەسانی کەیفیان بە ئێرلین هالاندێ لە یانەی مانچەستەر سیتی یاری دەکە و یاریزانە بە فەرمی دێتە سەر یاری Clash of Clans بە ڕۆڵی باربەریا کینگ یاخود پاشای باربەریا بەردەست دەبی دەتوانین لە بۆ خۆت بۆ شێوەی ئەو پاشایە وەکو هالان لێ بکەیت کە ئەنیمەیشنی خۆی هەیە هەندێک جوڵە و تەرتیباتی خۆی هەیە پێم وابیکەوە هەندێک ئەوەشی هەیە هەندێک حرکات وشتی خۆشی هەیە کە تایبەتە بە هالاندێ نەنگۆی نوێەکان لەسەر Nintendo Switch 2 بازدەوە دەکەنکەوە سەرجەم یاریەکانی پێشووی Nintendo Switch ئاسایی لە بۆی بەردەست دەی بەشەی backward compatibility وەروە کۆنسۆڵەکە هاندهێڵدەکە سپۆرتی 4K دەکە کاتێک کە لە تەلەڤیزیۆن دەدەی بە شێوەی دێک کە دایدەنی بەڵام ئەگەر داینەی دەتوانانی یەکسەر بە شێوی 1970 ئەوانە یاریەکە بکەیت کە شتێکی سەرنجڕاکێشە ستودیۆی کیکۆن کە خاوەنی یاری Deliver Earth Marcy بوون لە ماوەی ڕابردوڵایان کردو یاریەکە شکستێکی گەورەی هینە لەبەرەی زۆر نەفرۆشە بۆیش خاوەنی ئەو کۆمپانیایە تەواوی کارمەندانی ئەو ستودیۆی ناردە ماڵەوە تەواوی کارمەندەکان واتە ستودیۆیەکە داناخرێ بەڵام سەردەم کارمەندەکانی نەرتۆ ماڵەوە و بە فەرمی ڕایگەیاندکەوە بەرەمێنان لەسەر بەشی دووەمی ئەو یاریە بەناوی Deliver Us Home بەردەوامە بەڵام پێویستیان بە پارەیە پێویستیان بەداهاتە بۆیش پرۆژەیەکی کیکستارتیان ناشا کردیە لە وێبسایتێک گەیمەران دەتوانن چەند پارەیان بدەنێ هاوکاریان بکەن تاوەکو بەشی دووەمی تەواو بکەن یاریی نوێی ئێلیەن ئاشاکرا بە ناوی Rogue Incursion کە یاریەکە لە بۆ PlayStation VR 2 MetaQuest 3 و PC VRش بەردەست دەبی کە زۆر لەسەر نازانین تەنیا لە تیزەرەی تەنیا لۆگویەکە و ئەو پلتفۆرمانەی ئاشایان کردی لەسەری بڵاو دەکرێتەوە یاریەکە بێگومان لەم ساڵش بەردەست دەبین یاریی نوێی باتمان ئاشاکرا بە ناوی باتمان ئارکەم شارۆ کە بەڕاستی 6 بوو وەمزانی یاریش دەبی یە بەڵام VR دەرچوو بەڵام ئەویان تایبەت دەبی بە MetaQuest 3 تاوەکوێستە نازانین نەزەدێتە سەر PlayStation VR 2 ئەو شتانە بەڵام دێتە سەر MetaQuest 3 لە کۆتایی ئەم ساڵ بەردەست دەبی و جێف کیلی وتی لە Summer Game Fest زانیاری زیاتر لەسەر ئەو یاریە ئاشا دەکەنکەوە باسی سەردەمێکی باتمان دەکەن خراپەکار و شتەکانی چێوچێنی و گەیمپڵەشی چۆنە DLC نوێ لە بۆ یاری Texas Chainsaw Massacre ئاشکرا کرا کە DLC-کە پینبۆڵە نازم یاری پینبۆڵتان
بینی و پێشتر یاخود نکات خۆی زۆ بەنابانگ و پینبۆڵە دەستایڵی تێکسچەی سۆ ماسکەر کە یاریەکە ئۆنلاینە بەڵام ئەو پینبۆڵە دەتوانین بەبێ ئینتەرنت بیکەیت بۆ کەسانی کە زۆر کەفیان بە ستریمینگی یاریەکان دەیانەوێت لەسەر کۆمپیوتەر یاریەکانی خۆیان ستریم کەن یاخود شێوەی خۆیان ستریم بکەن بە شێوە لایڤ ستریم لە بۆ OBS ئاسایی پلگینێکی نوێ لە بۆ بەردەست دەبی کەەوە پرۆگرامی ستریم لابز OBS کە ئەویش OBS بەڵام OBSیشی دیکەیە هەندێک تایبەتمەندی زیاتری هەیە ستریم لابز OBS دێتە ناو OBS یاسایی دەتوانی لە زیاتیەوەی دوو پرۆگرام بەکاربینی وەکو من کە دانەیەک لە بۆ ڕیکۆردی ڤیدیۆیە دانێک لە بۆ لایڤ ستریمە هەمووی دەکاتە یەک بێگومان OBS یاساییش لایڤ ستریم پێ دەکرێت بەڵام ستریم لابز OBS شێوە و شتەکانی ئاسانترە لە بۆ لایڤ ستریم بۆش بەوی دەمان کرد بەڵام ئێستا لەمە دەتوانانی بە OBS یاسایی زۆر بێ شتانە بکەیت EA گەیمپڵەیەکی نوێی یاری F124 بڵاو کردەوە یاری فۆرمیلا 1 24 کە گەیمپڵەیەکی زۆر جوانتیارە پێچێکەوە گرافیک بەڕاستی بەرزکرابیتەوە و لە مانجی داهاتوش بڵاو دەکرێتەوە کاراکتەرێکی نوێ لە بۆ یاری ستریت فایتەر 6 ئاشکراکران بە ناوی ئاکوما بڕیارە لە مانگە لە مانجی 5 بۆ گەیمەرانی ستریت فایتەر 6 ئاشکرا بکرێت شێوەی جوانە حرەکەی جوانە بەڵام نازانم من خۆم یاری ستریت فایتەر 6 ناکەم گەیمەران دیکەن لە کۆمنت بۆچنی خوددا بنووسنکەوە ئەو کارکتەرە دەناسی یان حەز لێ هاتووە یاخود پارەی پێدە یاخود نا ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینینی ئەڵلقەی ژمارە 200 ژیری خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کە 200 ئەڵلقە پێکەوە بەسەرمان بردێ کە هیوادارم لەم یەک دوو هەفتەیە کەەوە کاتی امتحانەوت و تاقیکردنەوە ئۆشتانی یان دەچتان دەستە مانجی 6 و ئەوانە دەمای 6 بەڵامانی لە کۆلێژن لە مەکتەبن لەم یەک دوو هەفتەی امتحانات شتەکانی خۆتان دەکەن هیوادارم سەرکەوتوو بن و دوعای خێر لە بۆ منیش بکەن منیش دوا ئیمتیحانی خۆم لە مێژووی خۆم لە مێژووی خوێندنم دەکەم 6 امتحانم مایە و ئەو 6 امتحانە کۆتایی بە پرۆسەی خوێندن دێ لە ژیانم کۆلێژی تەواو دەکەم هەمووی تەواو ئیدی خلاص کۆلێژ نامینێ ئیشی ژیری تەنیا پرۆگرام 20+ دەبی بەخێوکردنی ئێڵی دەبی لەگەڵ دروستکردنی ڤیدیۆ لە بۆ ئێوەی خۆشەویست چاوتان ماز دەکەم تا ئەڵلقەی داهاتوو بەخوای گەورتە نسپێرم خوداتان لەگەڵ